بەڵێ بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بارودۆخەی ئێستای هەرێمی کوردستان و شاری سلێمانی بە تایبەتی ئێستا ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانداری منیرە عوسمان خوێندکاری زانکۆ لە بەشی ڕاگەاندنمان کردووە. منیرە خان بەخێر بێ بۆ ستۆدیۆ کێنێن. زۆر سپاس دەکەم. منیرە خان وەکە زانین جەنابەت یەکێک بوویت لەو خوێندکارانەی کە ڕۆژی سێشەممە بەشداری کرد لە خۆپیشاندانەکانی خوێندکارانی زانکۆی سلێمانیە و دەستگیر کراوی. ئەگەر بکرێت باسێکی کورتی ئەو ڕۆژەمان بۆ بکەیت. بەڵێ دیارێ سپاسانەکەمی مەسەرەتا وەکو خوێندکارانی زانکۆی سلێمانی کە پێشتر بەیانێکمان بڵاو کردبووانێ کە ڕۆژی سێشەممە هەمومانێمە بە پاس بەردەمی زانکۆ بە شێوەیەکی زۆر هێمنانە لەسەر خۆ بچینە بەردەمی دادگای نوێی سلێمانی بۆ ئەوەی یاداشتێک پێشکەشی دادگای سلێمانی بکەین بۆ سەروەری یاسا و بۆ سەربەخۆبوونی یاسا، بەڵام بەداخەوە هەر لە بەردەمی زانکۆ هێزێکی زۆری ئاسایش کۆ کرابەوە کە لە ڕاستیان من سەرەتا و هێزێکی ئاسایشم بینی زۆر ترسم نەبوو لەبەرەوەی پێم وابوو هێزی ئاسایش کە لەوەیە هاتەوە پارێزگاریکردن لە ئێمە، چونکە ئێمە لە پاسی یەکەموانێ سیارێکی ئاسایش بە بیکەیسیوانێ کە لەسەری بەسرا بوو پێشی هەموو پاسەکانمان کەوت، ئێمەش بە شێوەیەکی زۆر هێمنانە بەپێ ئەوەی هوتاف بکێشێت تەنها ئەلەمەکانی کوردستانمان پێبوو ئێمە بەرەو دادگای سلێمانی لە شەستێکەوە بەڕێکەوتین، بەڵام لە خوار بەنزیخانەی بیناییەوە لەوێ ئاراسەی ڕۆشنەکان پێگۆڕین بەرەو سەرسنار و دواتر لە لای گوندی باخانەوە ئاراسی جارێکی تر ڕۆشنەکان پێگۆڕین بۆ پشتی قولەرەسی کە دواتر بە دەیەکا بردیانین کە بەڕاستی لە دەیەکەیە خەڵک هاتە بۆ سەربانەکان سەیریانە کردین. من شێوەیەکی زۆر ناشرین بینین کە لەسەر دەرگاکانی ماڵەکانەوانێ بازیانەدای حەوشەکانەوە پێشمەرگە و پۆلیسەکانە چون ژنەکانیان لە سەربانەکان بە زۆرە هێنایە خوار و مۆبایلەکانیان لێ ئەسەندن. دواتر ئێمەیان بردە شوێنێک کە بەڕاستیەوەی کە من بینیم تەنها هەستەکەم خەڵکی گەرمیان بینی بێتی، چونکە ئەو خەڵکی گەرمیان نۆگرە سلمانیان بینی. ئێمە نۆگرە سلمان تەلەبەی زانکۆ و خوێندکاری زانکۆی سلێمانی و خەڵکی شاری سلێمانی پێم وابێ ڕۆژە نۆگرە سلمانی بینیوانێ تەنها جیاوازی ئەوە بوو لە ڕابردووە زمانیان عەرەبی بوو، بەڵام ئێمە بە زمانی کوردی ئەنفال کراینەوە. بەڵێ منیرە خان مامەڵەی ئەو هێزە چەکدارە لەگەڵ خوێندکارانە چۆن بوو؟ من بەداخەواڵێم تەمەنامەکەرە و هێزە چەکدارە بەشێک لەو هێزە چەکدارە با بڵێین کورد نەبوونایە، چونکە من تەسەورم نەکردو ڕۆژێک لە ڕۆژان ڕوبەڕووی هێزێکی چەکداری وا ببینەوە کە کورد بێ بە زمانی کوردی قسە بکا و لەگەڵ هاونیشتیمانان و لەگەڵ گەنج و کچ و کوڕی وڵاتەکەی و بەتایبەتی چینی خوێندکار و خوێندەواری زانکۆی سلێمانی و مامۆستا و دکتۆری زانکۆی سلێمانی بەو شێوەیە مامەڵە بکەن. تەنانەت جامی پاسەکانیان لەسەر هەموو خوێندکارەکان داخستە بوو، پیانەوتن ئێوە گوناحە هەوا شەڵ بمژن. من یەکێک بووم لەو ژنە خوێندکارانەی کە ڕۆژێک لە ڕۆژان بیرم نەکردەوە کە بەو شێوەیە مامەڵەم لەگەڵا بکرێ، بە شێوەیە مامەڵەم لەگەڕاکرا. هەموو خوێندکارانی زانکۆی سلێمانی ئاگادارن کە چی دەرحەق بە من کرا لە کاتێکا من تەنها لە بەرەوەی داکۆکیم لە خوێندکارانی زانکۆ کرد. من هەر لەوێش بە ئەو عەقیدەم وت کە سەرپەرشتی پرۆسەکەیە کرد، پێم وت ئێمە ئەنفالە بە زمانی کوردی جارێکی تر ئەنفالمانەکەیتەوە کە لەوەیەکی زلێکی چەشا بەدەمما. و دواتر دوای ئەوەی کە من هاتمەوە مۆبایلەکان لێ سەنبووم کە مۆبایلێکی مواصفاتیش نەبوو تەنانەت بەوەی تەسویریش بکە، بەڵام هەر لێیان سەنم مۆبایلەکەم. دواتر بەناو ئەگەڕان یەک بە یەک لە پاسەکانە چێ یەکگرتووە چێ ئیسلامیە چێ جێگرتووی ئیسلامی چێ کۆمەڵە چێ گۆڕانە، یەک مەجموعەیەک ناویان پێبوو لە زمانیان ناوی ئێمە مەجموعەیەکیان پێبوو. پاسەکانیان بە تایبەتی بە ناوی من هەراسان کردبوو کە داوای منیانە کرد لە کاتێکا من لە خوارەوە دەستگیر کرابووم. بە شێوەیەک مامەڵەیان کرد لە شوێنێکا من بەڕاستی هێندە سوکایەتیم پێکرا، هێندە سوکایەتیم پێکرا کە نەمتوانی وەکو مرۆڤێک خۆڕاگر بم لە بەردەمی ئەوەیە. هەر لەو ئاستەیە من جوابی عەقیدەکەم مایەوە کە داوا بەداخەوە کابووایە و عەقیدە کورد نەبووایە، دەمانچەکەی لێ هەڵکێشام. ئاسایشەکان ئەوانی کە لەگەڵ یابوون زۆر تەکلیفیان کرد کە من دوورکەمەوە تکایان کرد، تەنانەت ئیتر شتی وامان پێوتراوە، تەنانەت شەرەف و ئەخلاق و کەرامەت و شەخصیەت و هەموو شتێکی ئێمەیان بریندار کرد. منیرە خان سەبارەت بەو هێزە چەکدارێک ئێستا لە شاری سلێمانی جێگیر کراوە، هەر هەمان ڕۆژی خۆپیشاندانەکانی خوێندکارانی زانکۆی سلێمانیش کە لە چواردۆری زانکۆی سلێمانی جێگیر کرابوون. جەنابەت وەکو خوێندکارێکی زانکۆ چۆن ئەڕوانیتەوە هێزە؟ من پێم وایە ئەبێ دەسەڵاتی سیاسی لەوە باش تێبگا، ئەبێ دەسەڵاتی سیاسی لەم هەرێمی ئێمە بە تایبەتی لەوەیە تێبگا کە هەر ئەو پێشمەرگانەی کە لە ڕابردوودا بە سەر شان خەڵکی هێنانە ناو شاری سلێمانی، ئەبێ خۆیان جیاوازیەکە ببینن. ئێستا خۆیان سەنگەر لە خەڵکی سلێمانی هەڵ ئەدەن، سەنگەر لێ ئەدەن لە پێناوی خەڵکی سلێمانی دەریان دەکات لە شارەکە. یعنی من پێم وایە ئەمە ئاخر نەفەسە دەسەڵاتی کوردیەی کات، پێم وایە بە توندوتیژی ئەمە چارەسەر نابێ، پێم وایە هەموو ئەم هێزەی هێناویانە مانگێک دوو مانگ سێ مانگ تەحمولەکە لەوە زیاتر بڕوان پێ نییە تەحمولی زیاتر بکەن. بەس تا کە شتێک کە من ماومە من ئەمەوێ لە کۆتایی ئەوە بڵێم کە هیوادارم ئەو هێزی چەکدارە لە سلێمانی بکشێنەوە کە دەسەڵات دڵنیا بێ لەوەی کە ناتوانێت بەم شێوەیە سەرکوتی خەڵکی سلێمانی دەوروبەری بکە.
لە کۆتاییش ئەگەر ڕێگەم پێ بدەیت پێزانین یەکەم بۆ هێزی پێشمەرگەی ژنان دوایەوە ئێمە لە دەستگای زانیاری و برێن کەوەکو ژن مامەڵەیان لەگەڵا کردین بەڕاستی مامەڵەیەکی ژنانەی زۆر باشیان لەگەڵا کردین پێزانینم هەیە بۆیان وەکو بەڵێ زۆر سپاس منێرا عوسمان خوێندکاری زانکۆ لە بەشی ڕاگەاندنی زانکۆی سلێمانی سوپاس بۆ ئامادەبوون لە سەدەکەینێ.